زانی جەمان لە هەموو بۆنەکاندا بە دیاریکراوی لە جەژندا خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر لە ناوەڕاستی خواروی عێراقەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن لەبەرەوەی لەوێ نە سەقامگیری نە ئاسایش نە شوێنێکی ئەوتۆ هەیە ڕووی تێ بکەن دێنە هەرێمی کوردستان بۆ بەسەر وەکی جهێن گەشتیاریش بێگومان جهێنگەلێک جوان شوێنی جوانمان هەیە لە ناو ئەوانەشدا یەکێ لەوانە دەڤەری سۆرانە کە خەڵکێکی زۆر ڕووی تێکە ئێمە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران ڕاستەوخۆ لە سەورانەوە لەگەڵماندایەکە دکتۆر فەیسڵ شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان جەژنیشتان پیرۆز بێ با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامادەکاریەکانتان بۆ گەشتیاران چییە بە خۆ دەزانی گەشتیارێکی زۆر ڕوو دەکەنە کوردستان بە تایبەتیش دەڤەری سۆران شەو باش زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە تەبیعی جەژنە پیرۆزە لە جەنابەت و لە کارمەندانی کوردستان بیستار دەکەین و لە تەواوی خەڵکی کوردستان موسڵمانانی کوردستان و عێراق و جیهان ئیشەڵا ئەم جەژنە جەژنی خێر و خۆشی و تەبایی و برایەتی و یەکڕزی بیت بێگومان ئێمە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد سۆران ئیدارەی سەربەخۆی سۆران یەک کە لەو ناوچە سەرنجڕاکێشانەی کە بوویتە وێزگەیەکی زۆر ینی سەرنجڕاکێش و بەرچاوی گەشتیاری لە هەرێمی کوردستان خۆشبەختانە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتیش پێی ناوەتە قۆناغێکی زۆر زۆر پێشکەوتوو لە بواری گەشت و گوزار و لە کەرتی گەشتیاری ئێمە ساڵانە دەزانین کە لە بۆنە و مناسبەکان گەشتیارێکی زۆر ڕوو لە دەڤەری سۆران دەکات بۆیە هەرزوو بە خۆمان کەتین بەوەی کە ئامادەکاری تەواو بکەین لەم بوارەوە بۆ زیاتر یعنی سڕکردنەوەی ئامادەکاریەکان کۆبنەوەیەکی فراوانمان ئەنجامدا بە سەرپەرشتی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و ئەو دام و دەستگانەی کە پەیوەنددارن بە بواری کە بتوان خزمەت بکەن لە گەشتیاران و لە ناوچە گەشتیاریەکان بۆیە ئێمە پێشنیاری بە ئەوە بووە کە هەموو ئەو لایەنانەی کە دەتوان هاوکار بن حزوریان هەبیت لەو مناسبەیە و بتوانن هەر یەک بە دەوری خۆی هەڵبستیت بۆ ئێمە خۆشبەختانە هەموو لایەنەکان بە پیر بانگەوازەکەی ئێمەوە هاتینە بەوەی کە حزوریان هەبیت بەرگری شارستانی ئامادەی تەواوی خۆی دەربڕیە کە لە شوێنە گەشتیاریەکان ئامادەییان هەبیت بتوانن هەر ڕووداوێکی نەخوازرا ئەوان بە زووی کۆنتترۆلی بکەن و بەڕێبەتی تەندروستی بە هەمان شێوە ئێمە تەکلیفمان لەیان هەبوو کە تیمی گەڕۆکیان هەبی لە ناوچە گەشتیارەکان بە تایبەتی لە سەیرانگاکان کە پێمان وایە قەڵەباڵغی زۆری لە دروست دەبیت بۆی ئەگەر هاتوو حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا بزوو بتوانن چارەسەر بکەن بە هەمان شێوە ئێمە لەگەر هێزەکانی ناوخۆ ئەمنی تکاو ڕزامان ئەوە بووە کە ئەو ئەمرێت و پاراستنی سەقامگیری لە هەرێمی کوردستان هەیە بەردەوامی پێ بدەین و دڵنیاشین لەوەی کە ئەوان بە ئەرچی خۆ بە واجباتی خۆیان بە جوانی هەڵدەستن و دیسانیش چاومان لەوەی بوو کە مامەڵەی بازگەکان لەگەڵ گەشتیاران مامەڵەیەکی سەردەمیانە بیت و بتوانن ئەو گەشتە بە جوانی بەڕێ بکەن لە هەمان کات ئێمە تیمەکانمان هەرزوو بەڕاستی بەسەر شوێنە گەشتیارەکان دابش کردیە بەوەی کە چاودێریەکی چڕ لەسەر شوێنە گەشتیارەکان بکەن هەم لە ئامادەکاریەکانیان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران هەم لە ڕووی پێداویستیەکان و خزمەت گوزاریەکان بە تایبەتی چێشتخانەکان و نانەوەخانەکان کە بتوانن لە ڕۆژانی پش و حزوریان هەبیت و ئامادەیان هەبیت و کراوە بن بۆیە ینی پەیتا جگە لە بوونی ڕێبەری ینی هەندێک فەرمانبەرانمان بەوەی کە بتوانن لە بنکەکانی گەشتیاریەکان بە تایبەتی لە ڕوانز و لە چۆمان بتوانن پێشوازی گەشتیاران بکەن بەوەی کە ڕێنماییان بکەن و ڕێنوێیان بکەن بۆیە ئەمە لەسەر لە بەردەوام میداین لەوەی کە چاودێری چڕی ئەو حرەکە گەشتیاری بکەین کە لەو چەند ڕۆژانە بەڕاستی دێتە پێشمان بلێکێکی فەیسەڵ ینی بارانەک زێدە مەها داویدە باری زیان گەهشتە گەلک جهێ گەشتیاریە گەلو ئەو جهێن گەشتیاری و زەرعەر گەهاوان زیان گەهاوان ینی ئەو دەرهاتنە دروستکردن ڕەوشەوان جیهان چاوایە بەڵێ بەداخەوە بەڕاستی ینی لەگەڵ ئەوەی کە ئەو بارانە زۆرەی کە باری موژدەی بەهارێکی خۆشی پێبوو بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی دەڤەری ئێمەش بەڵام بەداخەوە هەندێک زەرەر و زیانیشی بە هەندێک شوێن و ناوچە گەشتیاریەکان گەیاند بە تایبەتی ئەوەی کە زۆر بەرچاو بوو لە گەلی عەلیبەگ
کە دووچاری لافاوێکی زۆر گەورە بوو کە جیا لە 6 لافاوی پێشتر کە ساڵانە ڕوویدایە ئەوە لە هەمویان بەڕاستی بەرچاوتر بوو و زیانەکانیشی زیاتر بوون. بەڵام خۆشبەختانە ئەنی تیمەکانی ئاودانکردنەوە و ڕێگاوبان و شارەوانی و کارەبا و هەموو ئەوانە بەڕاستی زۆر زوو هاتنەخۆ و ئەو شوێنانە ئەو کەم و کوڕیانەی کەلەی دروست بوو بە تایبەتی لە ڕووی ڕێگابان و تێکچوونی ڕێگاکە زۆر زوو کۆنتترۆل کرا و خاوەن ناوچە گەشتیاریەکانیش لۆ خۆیان بەڕاستی بە هاوکاری تیمەکان هەموو ئەو شوێنانەی کە پێویستە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و گەشتیاران خزمەت گوزاری تێدا بەردەستە بکەن. خۆشبەختانە ئێمە هەم لە لایوان ئاگادارکردن هەم لە لای تیمەکانیشمان کە ئامادەی تەواویان تێدایە. ئەمە جگە لە هەندێک ناوچەی دیکەش بەڕاستی کە شایانی ئەوەیە باسی لێ بکەین لە منطقەی بارزان و لە منطقەی باڵەکایەتی هەندێک ناوچەی دیکە زیانیان پێگەیشت بەڵام خۆشبەختانە توانرایە ئێستا هەموو ناوچەکان ینی ئامادەن بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ئەو ئەم ڕۆژ بەڕاستی بینیمان کە ناوچەکان ڕەوشەکە زۆر ئاسایی ڕۆیشت. زۆر باشە کاک دکتۆر فەیسەڵ خاڵێک دێتە پێشەوە کە بەڕاستی ئەوە جێگەی گلەیی و گازەندەی خەڵقا و گلەیی و گازەندەی دام و دەستگاکانی حکوومەتیشە گەشتیارێکی زۆر کە دێن ڕەچاوی پاک و خاوێنی و ژینگە پارێزی ناکەن. ئێوە لەم بوارەدا دەتانەوێت چه هەوڵێک بدەن چۆن گەشتیارەکان تێبگەێنن کە دەبێ ڕەچاوی پاک و تەمیزی بکەن و ژینگەکە نەشێوێنن و شت لە پاش خۆیان بەجێ نێڵن. زۆر سپاس بۆ ئەو پرسیارە بەڕاستی پرسیارەکە زۆر زۆر گرینگە هەر ئەوەشە بەڕاستی ئەرچی ڕاگەیاندەکان کە بەڕاستی لەگەڵ ئێمە هاوکارن لەوەی کە سەقافەت و ڕۆشنبیریەتی ژینگە پارێزی و پاک و خاوێن ڕاگررتنی ناوچە گەشتیاریەکان و ئەو شوێنانەی کە سەیرانگاکانن بەڕاستی پێویستە لەسەر گەشتیاران کە ڕەچاوی ئەو خاڵە بکەن چونکە بمانەوێ و نەمانەوێت سەیرانگاکان مڵکی گشتین هیچ کەسێک ناتوانێت بە تەنیا سوودی لێ ببینیت و ئیتر دواتریش لۆ خەڵکەکی دیکە بەجێی بێڵێت و کە ئەو خەڵکەی دوای ئەو دێت سوودی لێ نەبینیت. لۆیە کاوڕزایمە ئەوە بووە لە گەشتیاران و لە ڕێگای ئەو بنکانەی کە هەمانە لە چۆمان لە ڕواندز لە مێرگەسۆر بەردەوام تیمیان لە ناو ئەو ناوچە گەشتیاریانە دەگەڕین بەوەی کە بتوانین زۆرترینی وشیاری و ڕۆشنبیریەت بدەین ئەو خەڵکەی. ئەمە لەلایەک لەلایەکی دیکە ئێمە لەگەڵ کۆمپانیەکانی پاکردنەوەی زبل و خاشاک دانیشتنمان کردووە و ڕێنمایی تەواویشیان پێدرایە کە بە شێوەیەکی چڕوپەر بتوانن ئەو شوێنە و ئەو ناوچە گەشتیاریانە پاک و خاوێن بکەن. ئەمە دەزانین ینی ئەوەی دێتە گەشت حتمما هەندێک زبل و خاشاک بەجێ دێڵیت بەڵام لە هەمان کاتیش ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەجێ بێڵیت لە ناو کیسە و نایلۆنی ئەلاگەی تایبەت بخۆی و لە شوێنی تایبەت دابدرێت لەوانەیە بۆ ئەو خەڵکانەی کە مکەلەفن بۆی پاک بکرێنەوە ئاسانتر بیت. بەڵام ئەگەر بەرشوبڵاوی بۆ جێی بێڵن بەڕاستی ئەو کاتی هەم زیان بە ژینگە دەگەینین هەم لۆ کۆمپانیای پاکردنەوە و لۆ ئێمەش بەڕاستی چکە جاری وی ئێمەش تیمەکانمان دەستنە ئەو شوێنانە چونکە بەڕاستی ئەوان بەتەنیا پێڕاناگەن. لۆیە ئەمە بەڕاستی تکامان وایە کە هەموو لایەک پابندی ئەو بابەتە بن کە جەنابەت و دوژاندت بەنسبەت شوێنە گەشتیاریەکان ئێمە ڕێنمایی تەواومان داینی ئەو شوێنانە پێویستە پاک و خاوێنی شوێنەکانی خۆیان و ناوچەکانی خۆیان ینی بە تەواوی بپارێزن. خۆشبەختانەش پابندیەکی باش هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە بەداخەوە دەبینین هەرێمی کوردستان بەدەست پیسبوونی ژینگە دەناڵینی پیسبوونی ژینگەیەکیش کە سبەبی ڕئیسیشی زیاتر ئەو نایلۆنەیە کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر زۆر بەرچاو بەکاردەهێنرێت کە لەوانەیە ئەگەر زوو معالەجە نەکرێت لەوانەیە ئەو بابەتە ببیتە بابەتێکی بەڕاستی کاریگەری و زۆر سلبی لەسەر تەندروستی و لەسەر زۆر بواری دیکەی ژینگەیی بەجێ بێڵێت. لێ ئێمە ئەو هەنگاوەی کە ئێستا لە ئیدارەی سەربەخۆی سۆران نێردراوە بەوەی کە کارگەیەکی ریسایکلینی ئەو زبل و خاشاکەی کە لە ناوچەکە بەجێ دەهێڵدرێت کە ئێمە بەپێی ئامارەکان ڕۆژانە 250 تا 300 تەن زبل و خاشاک بەڕاستی لەو ناوچێ کۆ دەبیتەوە. ئەگەر ئەوە معالەجە نەکرێت بە شێوەیەکی زانستیانە بەڕاستی دواتر کاریسەیەکی گەورەی ژینگەی لە سۆران ڕوودەدات کە دواتر لەوانەیە کاریگەریە تەندروستیەکان زۆر زۆر سلبی بن. لێ ئێمە دڵمان بۆی خۆشە ئەگەر بێت و ئەو کارگەیە زۆر زوو
پەلەی لێ بکرێت و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە کە بە خۆشبەختانە و بە سوپاس و ڕەزامەندی لەسەر درایە بەڵام لایەنی پەیوەنددار دەست باوێنی و پرۆژەکە جێبەجێ بکرێت. گەکی فەیسەل بابەتێک دنیا گرنگ یاکو هەردەم تێ ڕۆژە بێنها هەند بویەرین نەخۆش ڕوو ددن خەلک جارنات خەنقن بویەرین هاتون و چوونی ڕوو ددن دوێ دەربارەیدا ئامادەکاریان وەچنە؟ خۆشببختانە ئێمە لەگەڵ بەرگری شارستانی سۆران لە تیمەکانیان ئێمە ڕاستە ئەنی بەداخەوە هەندێک ڕووداوی زۆر نەخوازرا و ڕوودەدەن و هەندێک خەڵک گیانیشیان دەستپێرن بەڵام ئەوەش لەبیر نەکەین کە ئەو تیمانە گیانی خەڵکیشیان ڕزگار کردێت جاری وا هەیە لەو شوێنانە کە دووچاری هەندێک ڕووداو بووینە لە ناو ڕووبارەکان. ئێمە تاکیدمان لێ کردو کە تابلۆی تایبەت لەو شوێنانە هەڵبواسرێن کە مەترسی ئەوەی لەسرە ئەگەر لی نزیک بنەوە تووشی دووساری ڕووداو ببن. هەندێک لەو ناوچانە بەڕاستی تابلۆی تایبەتی لێ هەڵواسرای بەڵام زۆر شوێنی شمایە پێویستی بەوەیە کە بە دوواداچوونی زیاتری لۆ بکرێت ئەو خەڵکەی زۆرینەی ئەو خەڵکەی کە دێت بەشەکی زۆریان بەڕاستی نەشارەزان لەسەر ناوچەکە و لەگەر ڕووبار و ئەو چەم و دۆڵانە شت لێران نەهاتون هاتوو چۆ و حرەکەی ڕۆژانەیە پیادەیان لێ هەندێک حاڵەت ڕوودەدان ینی ئەمە بەوەی بەڕاستی نیگەرانین بەڵام ئامادەکاریەکان و ئامادە باشیەکان لە ئاستێکن ئێمە ڕاستە لە ئاست محیمەنی بەڵام هێشتاش لەو ئاستەیە کە دڵمان پێی خۆشە بەوەی کە لەو وەرزە بە تایبەتی لەو وەرزە زۆر کێشەمان نابی چکە ئەو وەرزە خەڵک کەمتر لە ڕووبارەکان نزیک دەبیتەوە زیاتر خەڵک لە دەشت و دۆڵ و ئەوانە دەبیت لێ بەڵام لەو فترەی دواتر احتیمالە بەڕاستی ئەوە ئەگەر خەمێکی جدی لێ نەخورێت دیست خەڵک دووچاری ڕووداوی نەخوازراوە بیت بەداخەوە لە ساڵی ڕابرد و نزیکە 16 حاڵەتمان هەبوو کە خەڵک لە ڕووبارەکان دووچاری خنکان و ژیان سپاردن بەداخەوە. زۆر بەڕێز دکتۆر فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵ مابوویت گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش. سپاس بۆ تەکەت.